بەناونیشانی یەکێک لە کۆشکەکانی مەسرور بارزانیە. مەلەوانگەی گەورە دەوێت یاخود ساونا 17 حەمامی تێدایە. لایەکی یاریگای باسکەیە و بەشێکیشی شوێنی یاری بۆڵینگە. هۆڵەکانی یاری ئاسنی گەڕەکەکەت بچووکە. هۆڵی یاری ئاسنەکەی کۆشکەکەی سەرۆکی حکومەت زۆر گەورەترە. ژووری تایبەتی مەساجی تێدایە و ئەگەر عاشق بە فیلم و سینەمایت ئەوە ئەگەر تۆ لە کۆشکەکەی مەسرور بارزانی دابیت پێویست ناکات بچیت بۆ سینەما چونکە سینەمای گەورەی تێدایە. چەندین هۆڵی گەورەی بۆ دانیشتن و میوانداری تێدایە هەریەکە و لە ڕەنجەکە. ئەگەر تاقەتت لە مەلەوانگەیەکیان چوو ئاساییە بڕۆ بۆ مەلەوانگەیەکی دیکەی خانووەکە لەوێ جێگەی خەوەکەت لە ئاوریشمە. دراوسەکانی شت خەڵکی سێرسێرن، یەکێکیان دامەزرێنەری وەتسەپە و یەکێکیان خاوەنی کۆمپانیای شانێڵە. زۆرت لەلا سیر نەبێت ئەگەر پێت بڵێن مەسرور بارزانی لە ئەمریکا دراوسەی سلڤستەر ستالۆنە کە لە لای خۆمان بە ڕامبۆ ناسراوە. ئەمانە زانیاری ماڵپەری دەر.کۆمە کۆباز گەشتێکتان بەناو میدیای ئەمریکادا پێ دەکات و کۆشکەکانی مەسرور بارزانیتان بۆ ئاشکرا دەکات. دەر.کۆم ماڵپەڕێکی تایبەتە بە خانوبەرە و vێلا و کۆشک باسیەوە دەکات کە مەسرور بارزانی لە گەڕێکی بێرلی هیلز کە شوێنی مانەوەی ئەستێرەکانی هۆلیوود و پێشکەشکارە بەناوبانگەکان و خاوەنی کۆمپانیە گەورەکان و دەوڵەمەند و سەرمایەدارە گەورەکانە دوو خانووی کڕیوە. ئەو میدیای ئاشکراشی دەکات یەکێک لەو کۆشکانە 6,000 مەتر دەبێت و ژمارەکەی 613 و چواردەور دراوە بە سەوزایی زۆر. تەنها دانەیەکیان 27 ملیۆن دۆلاری پێدراوە. ئەوەی تۆی مرۆڤ خەونی پێوە ببینیت لە کۆشکەکەی بارزانیدا هەیە. 8 شوێنی خەوتنی خێزانی تێدایە. سەرجەمی بە شێوازێکی کلاسیکی ڕازێنراوەتەوە. سیستمی دەنگی لە تەواوی vێلاکەدا هەیە. تەنانەت ئەگەر ئارەزوی ژەنینی میوزیک دەکەیت ئەوە بچۆ بۆ خۆت پیانۆ بژەنە. ژمارەیەک درەخت لە vێلاکەدا هەیە کە لە باڵای بیناکان بەرزترن. لەوێ تۆ دەتوانیت ژیانێکی ئارام بگوزارێنیت. زۆری نەیشتومەکەکانی خانووەکە کاری دەستین و لەلایەن هونەرمەندە گەورەکانەوە کاری تێداکراوە. ئەمە جگەلەوەی کە زۆری نەشی بە ئاڵتون ڕووپۆش کراوە. ساڵی 2019 کاتێک زانیاری یەکەم لەسەر کۆشکەکانی بارزانی لە ئەمریکا بڵاو کرایەوە حکومەتی هەرێم زانیاریەکانی بەناڕاز وەسف کرد. میدیاکەش خۆی دەڵێت کە سەرجەمیان بە ناوی کەسانی دیکەوە کردراون بەڵام خاوەنە ڕاستەقینەکەیان خێزانی بارزانیە. بەڵام ئەمڕۆ میدیایەکی دیکەی ئەمریکی زانیاری دیکە و بەڵگەنامەی دیکەی بڵاو کردەوە لە راپۆرتێکدا بەناونیشانی پاژماوەی گەندەڵی لە عێراقەوە بۆ ویلایەتی میامی. ڕۆژنامەی The American Prospect ئەمریکی بەڵگەنامەی کڕینی شوێنێکی گەورەی لەلایەن مەسرور بارزانی سەرۆکی حکومەتی هەرێمەوە ئاشکرا دەکات کە بەهاکەی 18 ملیۆن دۆلارە. وەک دەردەکەوێت کە مەسرور بارزانی لەوێ دەرمانخانەیەکی بەناوبانگی کڕی بێت بەڵام لە پشتی دەرمانخانەکەشەوە کۆشکێکی دیکەش هەبێت. ڕۆژنامەکە لە راپۆرتێکدا ئاماژەی بۆەوە کردووە ئەو خانووەی مەسرور بارزانی کڕیوێتی لەلایەن کۆمپانیایەکی وەهمیەوە لە شاری دیلاوێر کردراوە بەڵام کڕیارە ڕاستەقینەکەی مەسرور بارزانیە. ڕۆژنامەی The American Prospect ئەمریکی دەژڵێت بارزانیەکان لە دووبەی و لە بورجی خەلیفە پشتیان هەیە و لە ناوچەیەکی پیشەسازی دووبەیش باڵەخانەیەکی گەورەیان هەیە. هاوکات لە کالیفۆرنیا و ڤێرجینیا ژموڵکیان هەیە و لەو گرێبەستانەی کردویانە بۆ کڕینی مۆڵگ لە فلۆریدا ژموڵکێکیان کڕیوە لە ناوچەی دەرمانخانە. ئەوەش هاتووە لە ناو ئەو بەڵگەنامەی واژۆ کراوە جگە لە ناوی مەسرور بارزانی ناوی موکسی بارزانیش هەیە. لە بەڵگەنامەکاندا ئەوەش خراوەتە ڕوو گروپی کۆمپانیەکانی ستێر خاوەنداریەتەکەی بۆ مەسرور بارزانی دەگەڕێتەوە و یەکێکیش لەو کەسانەی لە بەڵگەنامەکاندا ناوی هاتووە هەڤاڵدۆسکیە کە بەنزینی دابین کردووە بۆ بنکە سەربازیەکانی ئەمریکا لە هەرێمی کوردستان. پێدوایە کۆشکەکەی مەسرور بارزانی لە کوردستان دەبێت چۆن بێت.